کە سپۆنسەری بەرنامەی ئێوارینی ڕەمەزانیان کردووە. وەساجان سەلام عەلەیکوم. وعليكم السلام براکەم بەخێر وێنێ ئەخوا. سپاس دەکەم. خەریکی چیت؟ گیانەکەم وەڵا خواردن دروستەکەم بۆ هێزیداری مزگەوتە بۆ ئێوارانی ڕۆژوان ڕۆژی پێ بشکێن ئینشەڵا. یەکێک لە عورفە جوانەکانی کوردەواری ئەوەیە کە لە مانجی ڕەمەزانە زوو لە مزگەوتەکانە یاخود لە شوێنی جیاواز و شوێنی گشتیە ئیفتارەکەن و خەڵکی کۆکەنەوە زۆر شتێکی جوانە بەتابەتی بۆ سیلەی ڕەحم. وەساجان ئێستا تۆ خواردنی چەند کەس دروستەکەی؟ من خواردنی 400 نەفەرم حاضر کرد بۆ میێوارە. ینی چاوەڕێیەکەن کە 400 کەس بێت؟ ئینشاءڵڵا چاوەڕانەکەن لەوە زیاتری بێت. ناڕەحەت نییە ئێستا تۆ بە زمانی بە ڕۆژەوە خەریکی خواردن دروستکردنی یەک سێ چوار چاوەغاز ئیشەکە لێرە گەرمان چۆن ناڕەحەت نیە بەڵام ئەمە شتێ بۆ خوای گەورە بیکەی ئاسانکاریە بێت. لەگەڵ ڕۆژی مانجی ڕەمەزانە چۆنی؟ سپاس بۆ خوا باشن شکر. وەستا برنج ئێستا خوازم خەریکی لەلانی برنج کەم جوانتر دەرەچێت یا زۆر؟ تا زیاد بێ جوان دەرەچێت بۆ ئێمە. هەندێکڵەن ئەبێ بەڕۆنی خەز لێ بێنێ بۆی جوان بێ فەرقی هەیە؟ بەڵێ تا ڕۆنی زیاد بێ برنجەکە جوانتر دەرەچێت. باشە. تۆ خۆت هەر ئەم مناسەبە توشتاکە یا مەطعەمت هەیە؟ من خۆم کە بابچیم بەس لە ڕەمەزانانە خەریکی ئەم ئیشانە بم بە خاتی خوای گەورە. خوای گەورە مەفەقت کە یاخوا. وتت خواردنی 400 کەسم دروست کرد. خواردنی 400 نەفەر ئینشەڵڵا حاضر دەکەین. چی و چی دێناوە تۆ؟ فاسۆلیامان لێ ناوە گۆشتی حیوانە مریشکە برنجە ئینشەڵڵا. دەست و چاو خۆش بێ و خوای گەورە ڕۆژۆکە لێ قوبڵ کا و ئەمەش ئینشەڵڵا خێرێکی گەورەیەکی. یاخوا بە خێر بن سەر چاوماتم قوربانم خاک. وەرە بابزانم تۆ ناوت چییە؟ دالیا. دالیا لە مەکتەبی؟ ئەرۆڵا. مەکتەب خۆشە؟ ئەرۆڵا. ئافرین. ئەی تۆ ناوت چییە؟ مەیلی. مەیلی؟ ئەو بۆ ڕۆژۆکە وشکانووە؟ وڵا بە ڕۆژنی. بە ڕۆژوونی ئافرین بۆ تۆ خەی ناکات دوای بە ڕۆژوو بە باشە. تۆ ناوت چییە؟ مینە. مینە؟ پێت خۆشە ڕەمەزانە؟ بەڵێ. ئافرین. ئێواران حەزت لە چییە؟ هەشتا بێت. ئافرین بۆ تۆ. ئەی تۆ ناوت چییە؟ هەنار. هەنار لە قوتابخانەیە لە باخچەی؟ لە باخچە. ئافرین. باخچەکەتان ناوی چییە؟ نازانم. باشە قەیداکە. ئەی باخچە خۆشە؟ چی یاریەکەکەی؟ خلیفکێنە و تاتیل و ئەی چی فێر بووی لەوێ چی فێر بووی؟ زۆر شت. یەکێک لەو شتانم پێ بڵێ؟ پیتئێ و ئەوانە. ئافرین بۆ تۆ. دێ وەرە با بزانم تۆ ناوت چییە؟ محەممەد. کاکە محەممەد تۆ لە چەنی؟ لە حەوتوەڵە. لە کەژان هەر لە گوندی کەژانن یا لە شاریت؟ وەڵا لە شارم. لە چ شارێکی؟ فەیفەیە. ئافرین بۆ تۆ. تۆ ژۆرە پێشەوە؟ تۆ ژۆرە پێشەوە. ناو چییە؟ مەروان. مەروان جان چۆنیت؟ باشم. مەروان لە مەکتەبی تۆ نییە؟ لە پۆلی چەندی؟ سێ. ئەی مەروان چیمان بۆڵی؟ هیچ. ها؟ هیچ. شتێکمان بۆ بڵێ. بەڵام نایڵێ. باشە. ئەی تۆ توانی شتێکمان بۆ بڵێ؟ هیچ. ئاخەڵجیان تۆ ناو چییە؟ نما. نماخان. بە ڕۆژوویت؟ بەڵێ. ئافرین بۆ تۆ. ئێستا پرسیتە یا تینوتە؟ وەڵا هیچیان. هیچیان. تۆ ئازای بۆ ڕۆژوو؟ بەڵێ. ئافرین بۆ تۆ. ئەی بابزانم خوشکەکە ناوی چییە؟ سیما. سیما. سیما تۆش بە ڕۆژوویت؟ بەڵێ. یعنی هەموو ڕۆژەکانی گرتووە؟ نە. ئەی یەک ڕۆژم. یەک ڕۆژ گرتووە یا ڕێک ڕۆژ خواردووە؟ یەک ڕۆژم گرتووە. ئافرین بۆ تۆ. ئەی تۆ ناوت چییە؟ سەما. سۆما؟ ئافرین زۆر جوانی تۆ. ئاخڵ تۆ بە ڕۆژوویت؟ ئافرین ئافرین. ئاو نە ئافرین. باشە. کوتم تۆ هیچ برسیتە نەتوینوتەوە نیە؟ پارشێو هەستا بووی؟ بەڵێ. ئافرین بۆ تۆ. من حەزەکەم دیارەکەت بەمێ. باشە ئەم دیارە بزانمەزانی ئەمە چییە؟ ئەمەی زیکرە زیکر. باشە ئەڵێ مەسەلەن دەزانێ بێمە چەند ئەڵڵاهو ئەکبەرەکەی چەند سوبحان ئەڵڵاهەکەی چەند ئەلحەمدولیلاهەکەی باش ئەوە مستیلێ ئەوە بۆ تۆ باشە لەبەر ئێوە بە ڕۆژوون ئافرین بۆ تۆ. زیکری پێەکەیت؟ حەزت لە چ زیکرێکە؟ حەز من ئەستەغفر الله. ئافرین بۆ تۆ. ئەستەغفیر الله ئەڵڵاهو ئەکبەریش زۆر بکە لا ئیلاهە ئیلا الله باشە؟ باشە. بابزانم تۆ حەزت لە چ زیکرێکە؟ ئەستەغفر الله. ئافرین بۆ تۆ. لەگەڵ یا ئەڵڵاهو ئەکبەریش باشە؟ باش. ئافرین ئەوەش بۆ تۆ. ئافرین بۆ ئێوە. دەی دەست خۆش خۆ ئافیز
تۆش دیاری خۆتم میاوی تێ باشە قوربانە دەخوافستان حاجە حمە ساڵح ماندوو نەبی یاخوا بێەوەی بی تۆ بەخێر بێ یاخوا بەخێر بێ بە خۆت و بە کەناڵەکە تۆ سوپاس دەکەین تۆ پێم بڵێ بزانم لەم کەژانە یاخو لەم کانی مانگا جەناب لێرە لەدایک بووی بەڵێ لەو گوندە سەروە ئەوە گوندەی سەرومان ئەوەتانی خۆتە هەر ئایدیکانی مانگە تۆ پێم بڵێ وەختی خۆی لێرە چۆن ژیاوم بێت کاوە سیرەکەی زەویەکی ئۆتۆتان نییە کاوە سیرەکەی ڕاستە پاوان و ئەوانە هەیە بۆ شوێنی ئاژەڵداری زۆر گونجاوە بەڵام شوێنێکی فەلاحەتیتان نییە شوێنێکی زرعاتی ئۆتۆتان نییە بە چی ژیاوە کاتی خۆی بە حیوانداری ژیاری بەس حیواندار و وڵاخ و بزن و مەڕ و ئەم شتان ئەوە بە من بڵێ ئەڵێم شوێنەکەتان بۆ بزن چاکە لای ئێمە ئیتر ئەو نیە بزنتیا بوو ئەم دار و بەردێ داپۆشی ماشەڵا ئەو نەزۆر و بزن و مەڕ باشە تۆ پێم بڵێ هەر لە خۆی نەگیسە بابزانم ڕەشە وڵاق وەکو گاو ئەمانەتان هەبووە وڵاخە بەرزای ئێستر و شوێنێکیشمان کێڵایە بەگا ئەمان کێڵا عیب نەبێ بەسە نەگاماوە هیچ نەما و شتانە نەما مناڵی ئیسە نایکە حیوانیشمان نەما بەخوا من 150 سال مەڕم بووە ئیسەکانێت چوار پێنێ لە درەمە دوو مانگامەیەش بۆ تۆزە ماس ئەرە بەخوا کاک حاجی کەواتە با بپرسیم بزانین ڕەمەزانی قەدیم خۆشتر بوو ئاسانتر بوو خەڵک بە ورەتر بوو یا ڕەمەزانی ئێستا وەڵی ڕەمەزانی قەدیم ڕەمەزانی قەدیم زۆر بەورە بوو کاکە خەڵکە بە ڕۆژووە بوو ئەوە نییە تام و چێژ و لەزەت بوو نەبێتەوە ئیسە هەمی بەداخ و بە هینۆ گشتی سیبادە دەیشە ناکە خەڵک دڵخۆش نییە ئەوسا خەڵک دڵخۆش بوو مامۆستا زۆر دڵخۆش بوو ئەرە بەخوا ئێواران ژێ دەرای مزگەوتە دائنیشتن سوحبەت قسەی خۆش ڕەمەزانی هەر ئەدوو ڕەمەزان نییانی قسەی خۆش و ئەمانە و ئەمجار لە مزگەوتە ئێمە حەل لە قەدیم و مەلامان بووە مزگەوتمان بووە ئیتر دێی ئێمە هەر بەوە بەناو باست باشە دەست خۆش بێ باش شتێکیش لێ بپرسم بە تەڵێکی کوردەواری هەیە ئەڵێ تۆ ڕاوەستە تۆ سەیریکە ئەڵێ زۆر کوردەواریە زۆر کوردەواریە ئەڵێ لە دەرەوە سەریە بڕی لە ژوورە و مدارە بێتەوە لە دەرەوە سەریە بڕی لە ژوورە و مدارە بێت بەخوا نازانم مەتەڵ نازانم لەبەرەوە هەر لە پێشا پێم وت والله قسە خۆش قسە جاشتری خۆش ماوە وازبێنە ئەمە حکومەتەکەمان و ئەمە بەخێر بن یاخوا پێڕانی بەهاتنتان خوا لێ ڕازی بێ خۆشی عرضکەم تۆ پێم بڵێ لێرە لەدایک بووی بەڵێ دیەکە لەسەرەوە بوو ئارەوەڵا لێرەدایک تۆ پێم بڵێ ڕەمەزانی ئێستا و ڕەمەزانی قەدیم جارە با بزانین کامیان خۆشتر بوو وەڵی قەدیم باشە خۆ ئەرێک زیاتر بوو ئەگە زیاتر بوو گەڵا دەکرد با نەڵێم درەویش دەکرد بە ڕۆژووبی ئەو بنتە ئەو زەوقە و ئەو وەک زە نەبوو ئیسا هیچ شتێ ناکەی نازانم بڵێم پێ حەچی بەدەم و ئەو زەمانە شتێتی بۆ خاڵ و بۆ بەنێ درەو دەکرد بە ڕۆژوو بوو ناڵێم خۆم منی گەڵایجم کردووە وڵات درەویش ناڵێم هە درۆم کردم پیاوانێکی جانەزان ئەو زەمانە دڵخۆش بوو قەوە بوو نازانام شتەکانیە وەکینەکەوەیە قەوەکەیش نەماوە و کورە گەنجەکەی وایلات کاک حاجی شتێک هەبوو قەدیم زۆر خۆش بوو ئەویش ئەوە بوو کە
دیوەخان هەبوو دیوەخان هەر کەسە دیوەخانی هەبوو کۆمەڵ خەڵک کۆ بوونەوە بۆ قسەی خۆش ئەوانە ئەو دیوەخ ئەوە نەما نەما خوا ئاگادارە 6 مانگی ئالێرە ئەوە ئاوسێمە باقە 2 ساعتمەتە نیو ساعتمەتە ماڵی ئەم خەڵکە دڵی مردووە نە ئام شەوڕۆ ئەوە نەما نازانم چی بوو نەما نەکاری هەری قەزای پێنجێن و سلێمانی با نەڵم وڵاتانی وەلیاتووە باشە حاجی ئێستا تۆ کەسێکی وەکو تۆ لێرە لەم دێە ژیانەکە بەچی بەڕێەکە ڕۆژگارەکە بەچی بەڕێەکە وەڵی تر ڕۆژگارەکەی لەسەرم جادە و یینە ئەم بانە و مزگەوتی باشمانە لەخوا بەرجیاو بی ئەم جارە خۆ ناڵێم هەر بەشراوین و هەر لە ماڵەوە بین ئەچینە دەست و دەرەکەین و ئەما چیە دڵ مردووە زەمانی زوو تۆشی بۆ دیێکە لە ماڵی شتەکە کچەکە ئامۆزاکە 3 ڕۆژی پێچ و ئیسە بە سێمانی نەچ لە ماڵەکەی پێدەچوو ئەچوو بە دێنەچوی داهانیست و قسێ خۆش دەکرد و ئیسە یان من وام لاتووە یانم شعب وای لاتووە حاجی خۆ ئێستا شکر وەسائل زۆرە مەسەرەن بۆ نمونە زۆرە ماشەڵڵا هیچی نەکەی ئەو خوای تەعالا ژێنیە ئەم عالەمە ئابڕوانە بۆ وڵات تۆ بڕوانە زوو دەستت لە دێیەکە 2 سیارە دەبینی تۆ تەماشای کرد باشە با قوربان سپاس دەکەم نردمی بۆ لا حاجی فایق ئاوا هەر قوربان سەلام عەلیکم عليك السلام يا اخوة بخير بي سپاس دەکەم کاک حاجی من زۆر مەراقی کڵاو جامان و ئەوانەمە با بزانم تۆ لە کێوە بە بیرت دێ جامانە لە کردوتە سەرت باور بي مدية سايق بمدية يشر أول بي جامان سر محل يشر مناي ببي جامان شو ماله قدیم شتێک هەبوو ئەنگوت نابێ بەسەری ڕووتی ئەگەر ئەوە تەمەن بووە بە 15-16 ساڵ سرت ڕوت بووە ئەوە بە عیبە دروست نییە وایەنەوە ئەندێژی دروست نییە با بزانم تۆ چەند جۆر جامانە تاقی کردوەوە کێشم تاقی کردەوە جامانەی نەوعی تریش ئادەوەی تۆ و لەمەی خۆم و هەیە ڕیشۆکاندا هەمیان بەسۆ بەسەرم تۆ بەبێت دێ بزانی کڵاوی باش لەکوێ هەبوو ینی کوێ دروستیانە کرد کڵاوی باش دەستی جاران نییە قسەشە فەرمووی ژن خۆیان دروستیان نەکردیان سین لە لادەیەکە لەوانێ 6 ژن کڵاویان دروست کردە بەڵام دوایی وردە تر نازانم والحاصل ئەبووە بچی لە شار بیسێنیت و هێن بکەیت تۆ سندایسە ئەو کولە کڵاوی وهەیسە بەخوا کڵاویی بوون چاکچاکەیسە بە پێوەشە سەری هیچی لێ نایە ئەو نەڕەکە بابزانم تۆ لەگەڵ ڕەمەزانەکە چۆنی دەخوا بە زیابە عیبمان نییە لەگەڵ ناوەڵڵا باشە بابزانم تۆش لێرە لە دایک بووی وەختی بەڵێ هەرەوە ئەو کاسپێکە ئەو کاتی کردوتانە زۆرتر چی کە ئاوە سەیرەکەی ئەڵێ کەژان خوایە بێ بە چی ژیابن ئێوە ینی زەوزارێکی واتان پێ بە شوێنەکەەوە دیار نییە ئێوە زیاتر گرنگجیتان بە چی ئەدا ژیان بەچی حیواناری بەگا جووتمان دەکرد ئەم پەردانە زۆری ئەکێڵیا بەگا جووتمان دەکرد بە زۆری بە حیواناری ئیشمانە ڕۆی باسی گات کرد هەبوو لنگەگایەکی هەبوو گایەکی هەبوو جووتێکی هەبوو باشە ئێوە ڕزوشتانی ڕزی دێمی بەڵێ هەمانە ئیچوە ئەدە ئەوەی کۆ نامانە ئێستا هینەکان ئێستا خزمەتیەکەن ئای چۆنەچینەی بڕینەی کێڕین ئەرەوەڵاو هەموو شتێکی دیەکەین چێڵان خۆ ئێستا گا نەماوە بەچی ئیچڵن بە خاکە ناز و کەمەکینێ داهاتوۆیچە بەدەستەی گیری ئاوە بە مەکینانەی کێڵین و دەیخوا مەحفوظان کە دیخوا باشە قوربانجان سەلام عەلیکم سلام علیکم کاکەم تۆ چۆنی لەگەڵ ڕەمەزانە وەزعت باشە سپاس بۆ خوا حەمد بۆ خوا ئەو نەباشینەوە نەباشین ڕەمەزانەکەی ئەم ساڵ لە کاتێکی گونجاوایە نە کاتی کاسبیە نە سەرمایە نە گەرمایژە زۆر خۆشە الحەمدوسەنا بۆ خوا ئەو نەمرتاحینەوە نەمرتاحی ژین ئیتر نازانم بڵێم چی وەڵام مەگەر لە ڕەحەتیە لە ڕەحەتیە بەخوا لە ڕەحەتیە هەربین هەربی دەخوای گەورە مەحفوظتان کایە خۆش شی کارمان بۆ مزگەوتەکەی و بۆ ماڵە و پارشێ و تەراویح و ئەوانەی باشە تۆ بە گەنجی لێرە لەم کەژان و لەم ئاوایی کانی مانگە بووی بەڵێ باشە ئیشوکاری وەختی خۆی ئیشوکاری کە بڵێن زۆر دەستی گرت بن ئیشێک کە وەختی خۆی لێرە زۆر پێوە سەرقاڵ بوو بن چییە بەس فەلاعەتی و حیواناری بوو لێرە حیواناری گەڵتان بۆ کرد گەڵم بۆ کرد بەم هەردانە ئەم هەردە تۆی بینێم دارانە هەمووی بەش بەشە هەر 50 دار و چاڵێکی هی ماڵێکە کەس نێچوە سەر مەڵکی کەس هی کەسی نێیەنا
هەمووی پەیوەند بوو بە هی خۆیەوە تۆ بەبیرت دێ کە خەڵوز ئەکرا خەڵوز ئەکرا بەس لای ئێمە زۆر نەکرا لای ئێمە تااقەتی شتانەمان نەبوو ئەرەوەڵا باشە با بزانم ئەلێرەوە گوندەکانی ئێران لێتان نزیکە گنت و ئێران لێرۆ پیران و کانی شنار و سەردۆش و ئەوانە نزیکە بە 3 سعات بە پێ ئەچیتە سەردۆش خزمەتی و ئەموشۆ ئەوانە ژن بە ژنمانەیە ئارەوەڵا وتە ئێستا الحەمدوللا مرتاحن لەخوا بە زیابێ زۆر مرتاحین بەس حکوومەتەکەمان تۆزێ گێل ئەزانی بۆ لەبەرەوەی کاکە تا ئیسە لە بەغاوە پارەی بۆ نردوین ئەو حیزی کردوە ناماناتێ ئەو 3 مانگە من معاشێکی خانە نشینی مەیە تەقاوتی 220,000 3 مانگە فەوتە ئەوە بۆ 3 تریژە چێ بۆ 6 مانگە چێ معاشی مانگی زانیچی با ڕەمەزان لەم مانجە ڕەمەزانەیە کە دوعا قبوڵە ئینشاءالله ئێوارە دوعاکەین کە خوای گەورە ئینشاءالله وەزعەکە باشکە بەخوا نوێش نییە دوعای لێ نەکەم قبول نابێت تۆ دوعای خراپ نا با بڵێن توک نا هەر دوعای باش کە بخۆڵێن خوا هەرزانی فەرخی بۆمان خوای ئاسانی کەی باشی کەی وڵات ئارام کەی ئەوانە ئەڵێن خوا نەخواستە ناڵێن کیمیاویمان بەسەرا بارێ و بەخێر بێت سپاسانێکم قوربان بێمە لای چیتر بەزان بە چیەوە مەشغوڵی جەناب لێرە بەڵام من دوو ڕۆژ حەماڵی مەیە دەو مەرزە و 2 وڵاق بێەوە مەشغوڵم ژیانەکەت بەوە ئەڕوات لەخوا بە زیادە قەنەعاتم پێ و ئەڕوات لەو مەرزە کوتت حەماڵیەکەن وڵا دوو ڕۆژمانێت هی نێودەوڵەتی هەفتەیە دوو ڕۆژ متەواو بۆ هەفتەی دوو ڕۆژە چی دەیت وایە 3 وەج بێ 3 وەج بەکار ینی تۆ ئازاد نی هەموو ڕۆژە بچی ناوەڵە خوای گەورە مەوفەقتان یاخوامەوەی چی تریش قوربان سەلامەت دنیاخوا قوربان سەلام عەلەیکوم سلام بخیر بیا چۆنی شکر باشی یا خبیر یا ڕەبی باش بیا خوا عافیت خبیر بیا تۆ با بزانم حیوانت هەیە سارەت هەیە هاتوچۆکە چیەکەی سیارم نیە هەزوی ناکەم ئەوەدانی بڵێم بیا هەروە دانیشی بۆ خۆت ئەوەڵا باش ژیانەکە بەم دانیشتنێ بەڕێوا چێ بەڕێوا چێ ئا الحەمدولله الحەمدولله ئیش و کار هیچ نییە هیچ نەبەخوا ئەوە بۆ واسیلام بۆ تۆ بزانم لەگەڵ ڕۆژۆکانە چۆنی باشی باشم لەگەڵ ڕۆژا باشی باشم یاخوا بیاوە یا ڕەبی سەلامەت بێ ڕەبی سەلامەت با قوربان دا قوربان با بێمە لای جەنابیشت سەلام عەلەیکوم چۆنی قوربان شکر باشی زۆر حەزم لە پرسیارکردن لەسەر کڵاو جامان و ئەوانە هەیە ئێستا ئەم شێوازەی کە تۆ بەسووتە پێی چ شێوازێکە وڵی هەمنار ئاوای بەسمەیتە نازانم چ جیاوازێ ئەرە وڵا ناڵی وا بەسومەت کڵاوی ڕق بەکارێنی یان نەرم وڵی ڕق باشە جارانیان بەس جاریوا بوو بە هەفتە نانەکردەوە دەوا بوارە وڵای هەیە نایکاتەوە هەفتە قوربان تۆ بەبزانم لەگەڵ ڕۆژ و مانجی ڕەمەزانەوە من لەخوای گەورە بێ بازییا بێ زۆر باشم لە مناڵی وە تا ئیزەکانی ئەمە 3 هاوینم گرتووە ڕەمەزان بەس تۆ نەخوارد بێ الحەمدولله ئەی من لە پێشەکی بەرنامەکە باسی شتێکم کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمودەیەکی هەیە ئەفەرمێ هەر کەسێک لەبەر خاتری خوا یەک ڕۆژ بە ڕۆژ بوو یەک ڕۆژ خوای گەورە لە بینی ئەو لە بینی دۆزەخا یەک خەندەق هەڵەکەنێ یا خەندەقێک لێ ئەیە نێوانی ئەرز و ئاسمان بۆ یەک ڕۆژ لەبەر خاتری خوا وڵا لەبەر خاتری خوا بە ڕۆژ لەبەر خاتی خەڵک وڵا لەبەر خاتی خەڵک بە ڕۆژم هەر نایگرم ئەی تۆ بە چیەوە مەشغوڵی وڵا خۆرمان من تەقاوتم واللهی نەختێ باخشتوانە یا بۆ یانۆچینی کێڵین وەگە بتوانین نیشتوانین تو هیچ کوتەوە ئێستا وەختی هیچ ئیشێک نیە ئێستا ئەو عەلەیکوم سەلام وڵای سێ وەختی باخیێڵان و شتە ڕاست بەڵێ بڕیمانەرە وڵا وەختی هین ناتوە بەرپاس و ئەمانەی کرد بن کۆڵ و بابایتی وەختی هاتووە گەر کەسێ بتوانێت بەرەوەڵە خوای گەورە سەلامەتان تاعات و عیبادەتان قبوڵ بێ تۆش بەخێر بێ سەر چاوەکان کاک سابیر ئەنجومەنی گوندی کەژانە کاک سابیر ئێستا گوندەکەی ئێوە چەند ماڵە گوندەکەی ئێمە 120 ماڵە پێکاتەوە 120 ماڵ 120 ماڵ پێشەوەی بڵێم چەند نفوسی تیاژی دەیەکە ڕوو لە ئاوەدانیە خوانەخوادانیە ئەتوانم بڵێم 2 ساڵ لەمەوە پێش 100 ماڵ بوو لەم 2 ساڵە ئەم 20 ماڵی زیاد کردووە و بەرەو ئیم ساڵ بەرەو سیەڕوە ئەگەر خۆشەکە ئەوەیە گەل لە شارەوە هاتە بنەوە خۆشترە لە شارەوەتی بوون ئەی بابزانم چەند کەسی تیاژی حدودەن 12 کەس کەمە لە 500 نفوس ئەم 500 نفوسە ئەگەر ئاوا ڕۆماڵێکی بکەین بە خێرایی خەڵکەکە بە چیوە مەشغوڵە زیاتر بە چیوە مەشغوڵە گوڵا هەندێکی فەلاعات هەندێکی ئاژەڵدارە هەندێکی
دامەزراوە لە دام و دەستگاکانی حکوومەت دراوە مەشغوڵین بۆ گرنگە ئەوەیە ئەگەر ماڵێکی فەقیر هەبێ دەیەکە هەستی پێ ئەەکەن و تۆتەمە لە دێ هەستی ئەمە بگەم یارمەتی دەری باش لە خوای گەورە بەزیابێ لەو ڕۆ بێعیبین کاک سابیر خەڵکەکەی کە لە شارە ئێستا خەڵکی کەژانە و خەڵکی کانی مانگەر بەئاو بڵێن لە شارە ئەگەر پێویستیەک هەبێ ئەگەر احتیاجیەک هەبێ مەسەنەن مناسبەتێک هەبێ خەڵکەکە دێتەوە متاحمێتی ئەوان ئەکسەرێتی ئەوان ئیشی دێ و کەم و کوڕەکانی دێپڕەکەنەوە پێم خۆشە هەر بۆ بینەران بزانم دراوسێدەیەکانتان کوێیە وەڵی ترمە لە لێرەمانەوە ڕەشانە سێ ماڵەیە ئەو سنوورمان پێنجێن و ئەمەش ڕاوگانە ئەو لامان هەرزەلەیە ناحینان پارێزە دە خوارمانەوە بە نێمە لە بینی ناحینان پارێز و خەزای پێنجێنین 7 کیلۆمەتر دوورین لە پێنجێنەوە 7 کیلۆمەتر دوورین لە نامپارێزەوە وەڵام من کەمترم بوو من لە پێشکی بەرنامەکە گوتم لەوانە 3 کیلۆمەتر بێ بە حوتە ئەی باشە لە ڕووی ئیداریەوە سەر بچوێن سەر بە خەزای پێنجێنی لە ڕووی ناحێمان نییە نەخەی تۆ باو بڵێن گوندەکەت گوندێکی بە مشکلەیە یاخود گوندێکی ئارام و بێ گەورە بە زیاوی زۆر بێ مشکلەیە یعنی ئێمە توانم بڵێم ئەم 120 ماڵە دوو گەنجمان نیە قسەیان نەبێ بێکۆ دوو ماڵمانیە کێشیان بێت یعنی ئەو نەبەت تێبایی و بە تێکەڵ و کەسایەتی زۆر زۆر بە کەواتە تۆ ئێستا ئەنجومەنێکی سەرسووکی زۆر زۆریش لە ڕووی خەڵکی خۆمانە زۆر سەرسوون بەس لە ڕووی ئەوەی کە داوا ئیش و کارەکەین و ئیش ناڕوات تۆ سەرمان هینە تقریبان 1-2 ساڵە بەبوونێ ئەم پرۆژێکی ئەومان بۆ کرا زۆر بە ناڕەحەت دروست بوو بێپارەیە ئەم مزگەوتەمان کرد کۆمەڵە پارەی زۆری تێژ و هیلاک بین لەوانە ئەگەنا لە ڕووی دێوە لەخوای گەورە بەزیاشە زۆر بێکێشەین بزانم با پرسیارێکی ڕەمەزانیش بکەم بزانم ڕەمەزان بە گوندەکەەوە دیارە خەڵکەکە الحەمدولا ڕوو لە دینە لەخوای گەورە بەزیای بێتوانم بڵێم ئەم دێ کەستیانی بە ڕۆژوونە بێ لە 7 ساڵ و 6 ساڵ بەرەوژور بەخواتی و بڵێ 4 ساڵی گەورە مەحفوستان کایشان بەزیاوی زۆر بێکێشە و بێ مشکلێن ئەرەوەڵا خی گەورە مەفەقتان السلام عليكم طاعة وعبادتي مانجي رمضانشتان لێ قبول ئەجمعین إن شاء الله لەهەموو لایە سپاس دەکەین کاک دکتۆر با ئەوە بپرسین بزانین خەڵک لە ڕەمەزانە سیحەتی خۆشترە یا پێش ڕەمەزان و دوای ڕەمەزان تەنها بەناوی خوا یاخوا بەخێر بێن بەخێرهاتنی کەناڵەکەتانەکەین و بێ خۆشحاڵین هەڵبەتە لە ڕووی دین و لە ڕووی علمیژەوە ئەوە سەلماوە کەوا ئەو کەسانی لە ڕۆژی ڕەمەزانە بەڕۆژوون بەڕاستی سەحەتیان باشترێکە چونکە ئێمڕۆ بە تایبەت ئێم زروفە نەخۆشیەکان زۆرن نەخۆشی ئەوەی کەوا خەڵکانێکی زۆر خواردنی زۆرە خۆین و ناگەڕین و جوڵەمان کەمە و بەڵام کە بە ڕۆژوون هەموو لەشمان ئیسراحەت دەکە ئیتر بەڕاستی ئیسپادەیەکی و سوودێکی زۆر زۆری هەیە ڕۆژوو من مەبەسم ئەوە بوو ئێستا هەموو گوندێک بە تەئکید نەخۆشی زەختی تایە نەخۆشی شەکریتە نەخۆشی جیاوازی تایە با بزانم فشار لەسەر خستەخانەکەی ئەوە کەم بۆ تۆ لە مانجی ڕەمەزانە بڵێ بە تاکید کەمەوە بووە چونکە ئەوەی کە زەختێتی هەڵبەتە ئەو شیرینی و چاوری و سوێری کە جاران ئەی خواری سێ هیچ نەبێت ئێوەرە نایخوا ئەوەی سوادەیەکی هەیە نەخۆشیەکانێک تریش بە هەمان شێوە بەڵامی دەهرێت بە هەندێک نەخۆشیش هەیە ڕەنگە زەرری لێبا ئەبێ بە ڕۆژوو نەبێ ئەوەش هەیە ئەوەش هەیە ئەوەش فرسەتی ئەوخوای گەورە بەڵام لە گشتیە
طبعا بوك خلكاني أو نخوشياني براسي وكوش زخد وكو نخوشكاني معيدة وكو زول لو نخوشياني تر سفادي لي أكل رمضان با پرسیاری ئەوە بکەم تا چەند لە خەڵکی ئاوایە کە ڕازی لە ڕوانگەی تەندروستی و لەو ڕوانگەشەوە کە ئیلتیزامی باشیان هەیە بە ڕۆژوەوە هەم سەحەتیان هەم ڕۆژوەکەش سپاس بۆ خاوەکو گوندی ئێمە و دێکەی ئێمە یەکەم لە قەزەی ڕۆژوە زۆر باشن سپاس بۆ خوای گەورە هەم لە تاعاتە هەم لە نوێژە هەم لە جەماعەتە لە هەموو ڕێکەوە باشن لە ڕووی ئەوەی ژۆ کە الحەمدولە خەڵکی سێ هوشیارە بەتایبەت دێ ئێمەش کەوادەیەکی سەرجادەین و حەمە وەعیەکیان هەیە سپاس بەخوا باش حاجی سەبری سەلام عەلەیکە سەلام و سەرچاو بەخێر بێن یاخوا سپاس دەکەین خوا لێ ڕازی بێ یاخوا بەرنامەکەتانەکەم و بەخێر بێن سەرچاو سەر ڕۆحاتن سپاس دەکەین حاجی با بزانم لەگەڵ ڕەمەزانە چۆنی وەڵڵا لەخوا بەزیاوی زۆر باشی الحەمدوللا پێم خۆشە بزانم تۆ لێرە لەدایک بوو یاخود لە شوێنی ترەوە هاتووی لێرە لەو دێسەرەوە با بزانم بەبیرت بێ لەکەیەوە ڕۆژوەگری لە بناڵیەوە وەڵڵاهی تبگا ئەو مناڵانەوە بووم ئاوزاوێتم ڕۆژوەگرم ئارە وەڵڵا ینی ئەوەتەی بەبیرت دێ ڕۆژوت گرتووە ئارە وەڵڵا گرتووە مەشکور ینی با بڵێن بەبیرت دێ چەند جار لە هاوینە ڕۆژوت گرتووە ساڵی لە هاوینا گرتوومە ساڵی لە هاوینا گرتوومە لەوانەیە ئەو ساڵێک کە لە هاوینە گرت بێتت کاتی ئیشکردن ئەوانەش بووە کرد و لە دەست بووین و فرمانمانە کرد بە ڕۆژی وینتانی وەڕۆ حاجی ئەزانی چی ئێستا ئەڵێن گەر بە ڕۆژووبی نابێ ئیش بکە ئەبێ لە ماڵەوە بخەوی ئەبێ لە ماڵەوە ئەڵنەسی ینی ئەگەر بۆ نمونە گەنجێک هەبێ لە ماڵەکە سعاتێ زووتر هەڵی سێنی ئەڵێ کاکە دنیا لێتەوە یەک و ئەڵێ کاکە زوو هەڵتان ساند و من ڕۆژەکەم بۆ ناگیرێ باشە خەڵکی قەدیم خەڵکیی بەورەتر بوو خەڵکیی ئیشکەرتر نەبوون بەرە وەڵڵا ئێمە تا سعات 12 ئیشمانە کرد و هاتینۆم جارە باشە با بزانم ئەی ئێستا لە ئاوایەکە ڕۆژانە بەچیەوە سەرقاڵن چیەکە خەریکی فرمانی ماڵین و ناو ماڵ و ئێستا وەختی هیچی نێجارێت دەست وشت خەریکی فرمانی ماڵین و ئیش و کاری حاجی وەختی خۆی دیوار وشت وەکو ئێستا کۆمکرێت نەبوو گەچکاری نەبوو شتێکە بوو پیانە گوت تەڕاو ئەو تەڕاوەمان بۆ باسکە تەڕاو یعنی چی چین گڵی کەوەیانە هاور و لای ملەکەوە ئەیان گرت و ئیتر ویانە بە ماڵەکە تەڕاویانە جوان و ناماڵەکەی جان پێ سواغا سواخیشانەدا ئاوەستە بوو وەگەڵ چیمەندوێ لێ هەموو پاییزی هەموو پاییزێوایان لێ کرد ساڵی جارێکە بۆیە وای ساڵی جارێرە وەڵا حاجی با بزانم ئیشی تەون و ئەمانە هیچت نەکردو نە وەڵای مۆمانە نەکردوە ئەی گوریسێ قایاسەیە گوریسمانە کرد بەس قایاسەیشمان نەکردوە گوریسمانە گرتو وەڵا تۆ بەبیرت بێ ڕەمەزانێک ئاوا شتێکی خۆشی تیا بوو بێ بەسەر هاتێکی تیا بوو بێ شتێکی خۆش ڕوویا بێ شتێکی ئاوا لە ژیان تا هەبووە وەڵا خۆشی هەر بۆ شکر بە سای خوا ئەرە وەڵا لەخوا بەزیاوێ هەر خۆش بۆ شکر ڕەمەزانەکان حاجی تۆ لەوانێت تۆزێک من ناڵم تەمەنت هەیە تۆزێک قەدیمتر لەوانێ بینی بێ بۆچی ئەڵێن ڕەمەزانی زووتر هەم ڕەنج زۆرتر بوو ماندووی زۆرتر بوو شت کەمتر بوو بەڵام خۆشتر بوو ئاخر دە ڕەمەزانی ئەو ساکە خەڵک گال و عەشیا و وڵا خوشتی زۆر بوو ئیسا ئەوە نییە ئیتر ئیسا ئەوە نییە و بۆ مشغوڵ نابیت و بۆیە ئیساڵەن ڕەحەتە باشە تۆ با بزانم چرا ڕشکە و ئەوانت بەبیر دێ چرا ڕشکە خۆی فتیلە و پلیتەیەکیان تێخست بەڕۆی ئەومە لە بیرێرەبانە کە هەڵستای لوتی هەمووی ڕەشە بوو ئەرە وەڵا منە هەمووی ئەو ماڵە ڕەشە بوو ئەرە وەڵا ئەومانە بوو با بزانم بەبیرت دێ کە یەکەم جار لۆکس هاتووە کارەبا هات وەڵا بیرمێ لۆکس هات ئالم هاتی لە ماڵانێک لۆکسمان سندێرە شتێکی کە هەبوو زۆر خۆش بوو لە ئەوە لە تەمەنی ئێمەش هەبوو ینی لە هەشتاکان هەبوو ئەگەر ماڵێک تەلەڤیزۆنیان نەکڕی ئیتر خەڵکەکەی ترسون لەو ماڵە سەری تەلەڤیزۆنیان نەکرد کڕیمان خەڵکەکە هەمووی هاسێریە کرد یەک ساڵ کارەبای مۆریدەیژمان بۆ ها ئیتر خەڵکەکە هاسێری ئەو تەلەڤیزۆنیانەیە کرد حاجی شتێکی کەش هەبوو زۆر خۆش بوو ئەویش کاتی مناسبەی شایی کاتی مناسبەی مەولود هەموو خەڵک بە یەکەوە کۆ بۆەوە کەسانی وەکو تۆ چێشتیان لێنا پڵاویان لێنا و ئیتر لەسەر نانەشانەوە ئەوانەدا ئەنەنا بۆ ئێستا ماشەڵە بۆ ئێستا ئەو شتە خۆشانە نەمان وەڵا ئیسە نەماوەینا ئەوسا شایی یەکرا چێشتمانەکرا لە حوش پڵاوە کرا سێ و چوار مەنجەڵ ئەمجا هەمی دانیشت و پیاوە چوو لە مزگەوت دانی ناریان بۆ بر خی گەورە دەست بگرە بە عمرتەوە ئینشاءڵڵا خی گەورە سەلامەتت کایەخوا بازانم ئێستاش بۆ خۆ چێش لێنی ئارە وەڵا لێنێم چێست کەبان و ئەگەر هەبێ ئیلا هەرەبێ بەدەستی خۆت نە وەڵای سەکەی بانۆکە لێنێ من دێنانێم تااقەتم نەماوە فرە
یا ئەمە دەبێ ئەمە زۆر خۆشە ئەمە دەوێ باشە ئەمەش بۆ تۆ ئەمەش بۆ تۆ باشە ئەمەش بۆ تۆ ئەوەش بۆ تۆ ئەوەش بۆ تۆ ئەوەش بۆ تۆ چێ شتێکی خۆشمان بۆڵێ چێ ئەتوانێت شتێکمان بۆ بڵێ سوورەتێک سرودێک قورئانێک شتێک چێ ئەتوانێت بۆمان بڵێ ها چێ ئەتوانێت شتێکمان بۆ بڵێ ها چیمان بۆڵێ ئەوە دەیکن کتابیم لە پۆلیسێ ئازا ژیر و بەڕێجێ بولبولی گسکە و ساوام لە باخی ژیر بێ پەروام شەو ڕۆژ هەوڵ دەدەم بۆی کتێب پێ بگەم تا بگەمە خۆشی ژیان لە چوارچێوەی کوردستان ئافرین ئافرین دەی تۆش سەرەتای ساڵەوە براکان و خوشکەکانم هاوڕێ خۆشەویستەکانم کرایەوە ئەوین بڕایەوە خۆخوانەیە کە بۆ زانین هێلانەیە دەوا سەلام ئەشکر باشم یەخوا بێوەی بی لەگەڵ ڕۆژوانە چۆنی وڵی دوو ڕۆژە بە ڕۆژە ئەم سێ ڕۆژە ئیمڕۆکە نەبتوانی بە ڕۆژوو نەبووم زەختەکەم بەرزەوە بوو بووتە بە ڕۆژوو نەبووم ئیمڕۆ یاڕەبی خوای گەورە شیفا بۆ بنێرە ئینشاءڵڵا حاجیژن بزانام لەکەیەوە بەبیرت دێکە ڕۆژوت گرتووە وڵی بڵێم نازان یانی بۆ ساڵەکە ئەمە حەفرە مناڵ بووم ئەو نەبووم قەسەم بەخوا بە ڕۆژوم و نوێژەکەم تایسە الحەمدولله حاجیژن با بزانم تۆ وا بۆ بە ڕۆژوو بیت و ئیشش بکەی ئەرە بەخوا گەڵام کردو ئا بە و هەردانۆ بە ڕۆژوو بوو گەڵ گەڵا ها ئەیکەی بۆ سەریەک بەڵێ بۆ پێڵەن دێو هەندێک پێڵەن گەڵ بەڵێ باشە ئەی ئیش و کاری تر چیت کردووە ئاوە بە ڕۆژوو هی ئیش و کار خەرە و خەرمانم کردووە کی دەستکەنەم کردووە ینی لەو هەردە مەڕۆم هەڵگرتووە بەخوا درەوم کردو وەک پیاو وەڵا ڕاستە فەرمووی حاجیژن جاران ئەبووە ژن تەون بزانێ ئەبووە گوریز بزانێ قاسە بزانێ چۆن مەشکە ئەزانێ لە هەندێک شوانە بەخواشتی زۆر قورس و ئەوانیان کردووە تۆ ئەو شتانە هیچیت کردووە کردومە مەشکەم خاص کردووە بەخوا گوریسم گرتووەتەوە قیاسەم گرتووەتەوە تەشیم ڕستووە بەخوا بەرماڵ شاڵم ڕستووە شاڵشت کرد ئەرە بەخوا شاڵیشم ڕستووە ئەی جۆڵاوشتی لێ بۆ وەختی بۆ ئەمان نار بۆ جوڵا نەوەڵەن خۆمان نەبوو لە ناو خۆمانە بەس ئەمان نار بوو ئەم لاولا جوڵا بوو بەرماڵی بۆ کرین جاجمی بۆ کرین بەرماڵی بۆ کردین شاڵی بۆ کردین ئەرە وەڵا حاجیژن جاران ئاگوت ماندوو حەسانەوە دەستکەنەی نۆکان ینی ئیشی دەستکەنەی نۆک زۆر زۆر قورس بوو تۆ قورس بوو باشە بۆ ئەو پەنجەمانە بڕاو ئەگەر شوێنی هەڵ نەکشایە ئەو نەناڕەحەت بوو ئەرە بەخوا حاجیژن ئەگەر قەدیم ئێچێک بە ڕۆژوو نەبووایە نوێژی نەکردا لە لادێکەیە هەموو کە زەیزانی ینی وانێت خوا ینی شتی کەم بوو خەڵکی وا کەم بوو بەڵێ بەخوا چوین بۆ هینیانەکرە سەریان و بۆچی بە ڕۆژوونی بۆ ڕۆژوو ناگری ئیسە زۆر هەیژە بە ڕۆژوو نیە و نوێژیش ناکە و کەسیش نازانێ دەخوای گەورە تەمە درێژکای شاڵە لەسەر خێر خخوای گەورە شیفات یاخوا ئێوەش دوعای خێرش بۆ ئێمە بکەیت زۆر زۆر ڕێستان هەیە ڕێزی کەناڵەکەیشتانەگرم یەخوا بە خێر لەن سەر چاو
الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين أرأيت الذي يكذب بالدين فذلك الذي يدعو اليتيم ولا يحض على طعام المسكين فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون ويمنعون الماعون. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. خۆشەویستان بەم شێوەیە و لە ناو قەرەباڵغی ئیفتارەکەی گوندی کەژانەوە ماڵاوایتان لێکەین تاکو بێگەشتنەوەیەکی دیکە و ئێوارێنێکی دیکەی ڕەمەزان بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان.